بەشێکی زۆری خوێندکاران و قوتابیانی بەشی خوێندنی کوردی لە کەرکووک خۆڵەکانی تاقیکردنەوەیان بەجێهێش بەو هۆی کە ئەمساڵ دەستێکی ڕەش و ناحەز بە ئایندە و چارەنووسینەوەکانی داهاتوومان و گروپێکی قینەدڵ هەستاون بە دانانی پرسیاری تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 ئامادەیی بە شێوەیە کە زۆرترین ناڕوونی و هەڵەی زانستی و هەڵەی چاپ لە پرسیارەکاندا هەیە. دانانی ئەو پرسیارانە بەو شێوە پڕلەکەم و کوڕێ جیا لەوەی خەونی چەندین ساڵی زۆرێک لە خوێندکاران و قوتابیانی کوردی لەبار برد کە ئاواتەخوازی بەدەستێنانی نمرەی بەرز و درێژە پێدان بە خوێندن بوون لە کوێلە ژەباڵاکان لە هەمان کاتدا بارێکی دەرونی خراپشی بەسەر دەرونی خوێندکاران و قوتابیاندا هێناوە. بۆیە ئێمە وەکو مامۆستایان لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و خەمی چارەنووسی ئەو خوێندکار و قوتابیانە ڕای دەگەێنین کە پێویستە سەرپەرشتیاران و مامۆستایانی وجدان زیندوو بێنە دەنگ و ئەم غەدرە گەورەیە قبوڵ نەکەن، چونکە سەرەڕای زیانگەیاندن بە خودی خوێندکاران و قوتابیان وەڵام نەدانەوەی خوێندکار و قوتابی لە تاقیکردنەوەکان واتە بێئەنجام بوون و بە فیڕۆچوون و هەوڵ و ماندووبوونی ساڵێکی ئەو مامۆستایانەی کە لە پێناو سەرکەوتنی خوێندکارەکانیان بەبێ بوونی موچە و شایستە داراییەکەیان کێشاویانە. لێرەوە ڕای دەگەێنین چەند جارەبوونەوەی ئەم کەم و کوڕێنە لە تاقیکردنەوەکانی بەشی خوێندنی کوردی بەدەستێک و پلانێک دەزانین لە پێناو ناشرینکردنی بەشی خوێندنی کوردی لەم شارە و لێڵکردنی چارەنووسی خوێندکاران و قوتابیانمان. چونکە لە تاقیکردنەوەکانی بەشی خوێندنی عەرەبی و بەشی خوێندنی تورکمانی بە هیچ جۆرێک تا ئێستا کێشە و کەم و کوڕی لەو جۆرە نەبووە. لێرەشەوە بانگ لە لیژنەی پەروەردەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەڕێوەبەری پەروەردە و بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی و سەرپەرشتیاران دەکەین هەڵوێستی جدی و کرداریانیان هەبێت و نەهێڵن ئەم غەدرە بەسەریاندا تێپەڕێت. سەرەڕای سزادانی ئەو کەسانەی کە دەستیان هەبووە لە دانانی ئەم پرسیارانە و کەم تەرخەم بوونە پێداچوونەوەش بە پرسیارەکانی خولی دووەمی تاقیکردنەوەکان بکرێت، چونکە هەمان ئەو بەناو مامۆستایانە ئەم پرسیارانەشیان داناوە.